داهاتی وەزارەتی داد لە ساڵی 2018 نزیکەی 94 ملیار دیناری عێراقی بووە و ئەمە ئەگە بەراوردی بکەین بە ساڵی 2017 بە ڕێژەی لە سا 27 زیادی کردووە. خەرجەکان کەم بوونەتەوە، داهات زیای کردووە لە چاو 2017 و ئەگە بەراوردی بکەین بە ساڵی 2016 بە ڕێژەی لە سا 50 زیاد بووە و ئەگە بەراورد بکرێ بە ساڵی 2015 ئەوە ڕێژەکە زیاتر دیارە کە لە 121 زیادی کردووە ڕێژەکە. لە ساڵی 2018 نزیکەی 62 ملیار دینار بووە، واتە خەرجەکان 62 ملیار دینار بووە. ئەگە بەراوردکاریمان کردووە لێرە، ئەگە بەراورد بکەین دەبینین بە بەراورد بە ساڵی 2017 خەرجیەکان یعنی بە نزیکەی لە سا 5 کەمی کردووە بە بەراورد بە 2017. بەراوردکاریە بکەین لە نێوان داهاتی وەزارەت بە خەرجیەکان لە ساڵی 2018 دەرەکەوێت کە بە ڕێژەی لە سا 52 داهات زیاترە لە خەرجیەکان. ئەو یاسایی کە ژمارە 4 ساڵی 2017 بوو، یاسای لێبوردنی گشتی و بەهۆی یاساکەەوە ژمارەیەک زیندانی کراو کە بە قانون ئەوانی ئەگرتەوە ئازاد کران یاخو سزاکانیان بۆ کەم کرایەوە. 2323 زیندانی کراو سودمەند بوون لەو یاسایە. لەناو ئەو ژمارەیەدا 1181 زیندانی کراو لە زیندانەکانی هەرێم ئازاد کراون و 1042 زیندانی کراو بە ڕێژەی لە سا 20 تاکو لە سا 40 سزاکانیان کەم کراوەتەوە. ئەنجومەنی شورا لە ڕێگەی محکەمەی ئیداریەوە دادبینی و یەکلایکردنەوەی کردووە بۆ 400 داوا و 19 ڕادەربڕینی یاسایی پێشکەش کردووە کە لەلایەن دەستگاکانی هەرێمی کوردستانەوە حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئاراستی کراوە. لە ماوەی 2018 66291 مامەڵەی کڕینوفرۆشتنی خانوو زەویزار کراوە و بە بەراورد بە ساڵی 2017 بە ڕێژەی لە سا 35 ئەو مامەڵی کڕینوفرۆشتنە زیایی کردووە. بەراوردکاریە بکەین ئەبینین کە بازاڕی کڕینوفرۆشتن باشتر بووە و بە ڕێژەی لە سا 35 زیاد بووە و لەم ساڵەدا 8376 سەنەدی تاپۆ دەرکراوە.